ئەم پەیامە شۆکهێنەرەی مەزلوم عەبدی ئەمڕۆ لە ڕێی جلی سەربازی بە تۆمباراکیدا چی بوو؟ ئەو نای لە دیمەشق بەڕۆی ئەحمەد شەڕع و تۆمباراکدا بەرزکرایەوە ئەمریکای شۆک و شپرزە کردووە چاوەڕێ نەبوون لە کوردی ببیستن. ئەوەی جیاواز بوو لە هەڵوێستەکەی مەزلوم عەبدی ئەوە بوو لە کاتێکدا بوو ئەمریکا و تەنانەت هاوپەیمانی نێودەوڵەتیش لە ڕۆژئاوا پشتیان لە کورد کرد، بەڵام ئیرادەی شەرڤانان و ڕۆژئاوا وای کرد کە چۆکدا نەدەن. لا چەند ڕۆژی ڕابردووش هەموو ئەو هێرشانەی هێزەکانی دیمەشق خستیانە سەر کورد تێکی بشکێنن، نەهێڵن هیچ هەنگاوێک بێنە پێش. ئەمەش وای کرد ئەمریکا و وڵاتانی دیکەش لەوا تێبگەن کە لەم شەڕا دیمەشق بە ئاسانی ناتوانێت بەسەر کووردا زاڵ بێت، بۆیە بە دوای ڕێگایەکی دیکەی چارەسەری دەگەڕێت. ئەوکات دوای ئەوەی کەوا شەوی ڕابردوو ئاژانسی ڕۆیتەرز راپۆرتێکی بڵاو کردەوە و ڕایگەیان ئیسرائیل ڕەزامەند بووە لەسەر ئەوەی سوپای عەرەبی سووریا هێرش بکاتە سەر کوردانی ڕۆژئاوا. یەحیێ لیتەر باڵوێزی ئیسرائیل لە ئەمریکا ڕایگەیان هەرگیز ئیسرائیل ڕەزامەند نەبووە لەسەر هێرشی سوپای سووریا بۆ سەر کوردانی ڕۆژئاوا، ئەوەی دەوترێت دوورە لە ڕاستیەوە. هاوکات هەر ئەمڕۆ بەهۆی بەرگریە سەختەکەی شەرڤانان لە حەسەکە و کۆبانێ هەروەها خۆپیشاندانی کورد لەناو ئەوروپا و ئەمریکا وای کرد تۆمباراک نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا جارێکی دیکە خۆی کردەوە بە هەولێردا. مەزلوم عەبدیش ئەمجارە وەک بێمنەتی لە پشتێکردنی ئەمریکا جەختکردنەوە لەسەر نایەکەی بە جلی سەربازی لەگەڵی کۆبوویەوە. جلی سەربازی لە عورفی دیبلۆماسی لا کۆبوونەوەی فەرمیدا پیشاندانی ئامادەیە بۆ شەڕ و سازژنەکردن لەسەر خواستەکان، پێیوت یان جێبەجێکردنی خواستەکانمان یان شەڕکردن بۆ مافەکانمان.